خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دوای ماوەیەک لە گرژی و ئاڵۆزی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و چەق بەستووی دۆخی سیاسی و کۆمەڵێک کەڵەکەبوونی قەیرانەکان، ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان لە سلێمانی کۆمەڵێک دیدار هەبوو لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان و سەرۆکی هەرێم، بەشداری لە مەراسیمی دەرچوانی ژمارەیەک لە ئەفسەرانی کۆلێژی قەلاچۆلان کرد. دواتر لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی و سەرۆکی کۆمەڵی دادگەری کۆبۆ و سەردانی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیشی کرد. خەڵکیش پرسیار دەکات ناوەڕۆشی کۆبوونەوەکەی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان چی بوو؟ چ کاریگەریەکی دەبێت لەسەر چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان؟ تا چەند کاریگەری دەبێت لەسەر دۆخی دارایی خەڵک، بژێوی ژیانی خەڵک، هادی بوونەوەی و بازار و تەنانەت خیتابێکی دروستبوونی خیتابێکی نیشتیمانی بۆ بەغدا. ئەم شەو هەموو ئەوانە لە پانۆڕاماوە گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە. کاگاری بەخێر بێ. سپاس دەکەم. دڵخۆش بوو بەو دیدارانی ئەمڕۆ. زۆر باشە. پەیامەکەی بەڕێز نێچیروان بارزانی بۆ لەو سەردانەی چی بوو؟ ئەوەی ئێوەکو زانیاری بۆ خەڵکی باسکە لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، لەگەڵ ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، لەگەڵ کۆمەڵی دادگەری. زۆر سپاس. خۆی تەبعاً لە پێش هەموو شتێکە سەردانەکەی ئەمڕۆی سەرۆک نێچیروان بارزانی بۆ مەراسمی دەرچوانی کۆلێژی سەربازی لە قەڵاچوالان جێبەجێکردنی ئەو سوێندەیە کە وەکو سەرۆک سوێندەکەی خواردووە کە وفادار بێ بەرامبەر پاراستن و مسۆگەرکردنی یەک ڕیزی لە هەرێمی کوردستان. ئەمە یەک وەکو سەرۆکی هەرێم، یعنی فەرق و جیاوازی لە بینی منطقەیەک بۆ منطقەیەک نەکات لای خۆی. ئەوەی دووهەم تۆ خۆ دەزانی یعنی ماوەیەکە بارگرژیەک هەیە لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان بۆ بەتایبەتی نێوان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم سەردانە تەمەنەوە هەفتەی ڕابردوو شتێکتر ڕوویاوە خۆتان نەزانن ئێوە، یعنی ئەم سەردانەش هۆکارێک ئەبێت بۆ نزیککەوتنەوەی لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی و ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە، یعنی کاک نێچیروان جیاوازی نەکرد لە نێوان ئەوەی کە بڵێ ئێمە وەکو پارتی و لەگەڵ یەکێتی حکومی ئەم وڵاتاکەین و ئیتر باقیەکەی بێ دوامانکەوێ حرەکاتی سەرۆکی هەرێم بوو زیاتر هەتا جێگری سەرۆکی پارتی، یعنی من وەکو پارتیەک خۆمەوە ئینتیباعام وەرگرت وەکو چۆن چوو بۆ لای هەموو لایەنەکان هاو بۆ لای ئێمەش، بەڵام ئێمە خستە ئەخیر و دڵنیام یعنی ئەو قسانەی لای ئێمە کردی لە لای لایەنەکانیش هەمان شتی وتووە کە یەک ڕیزی زۆر گرنگە، لوودبەرزی و سیاسەتی عەنتەریات ناماگەێنێ بە هیچ شوێنێک و هەتا لێرە وابزانم من و تۆ زۆر جارە قسەیمان کردو بەیەکەوە هەتا ئێمە لە هەرێمی کوردستان بەیەکەوە یەک ڕیز نەبین بە زۆعفەوە چینە بەخە ئەوە یعنی بۆ پێی کە ئەخیر سەردانی بۆ لای ئێوە بۆ لای پارتی دموکراتی کوردستان بوو گەشت بین بوو لە سەردانەکانی لەگەڵ سێلانەکەی تر؟ زۆر گەشت بین بوو، یعنی بە تایبەتی یعنی لەگەڵ هەمووی گەشت بین بوو، بەڵام بە تایبەتی ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان جا بۆیە من تەسەورەکەم لەسەر ئەوە زۆر پێداگریە لەوانەیە کردبێ لەبەرەوەی ئەزانێ ڕێکەوتن و تەبایی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە ئەتوانێت تەبایی فراوانتر مسۆگەر بکە لە هەرێمی کوردستان کە هەموو لایەنە سیاسەکانی تیا بێت. ئەو ئینتیباعی کە من وەرم گرت لە کۆبوونەوەکە کە دانیشتبووین زۆر خۆشبین بوو و ئەمەشی بە هەنگاوێکی یەکەم زانی بۆ شتی تر و ئەوەشی کە یعنی سەرنجی منی ڕاکێشە لەوانەیە بۆ زۆر کەس شتێکی طەبیعی بێت، بەس یعنی کاک نێچیروان وتی کە
ئەمە پرۆسێسێکە سیاست و دیپلۆماسیەت بە پرۆسێس ئەچێ بەڕێوە. هەفتەی ڕابردوو بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جێگرە بەڕێزەکەی لەگەڵ مەحافزی سلێمانی هەڵەبجە و ئیدارەکان سلێمانی ئەوانە دانیشتن و ئەو کۆبوونەوەش کۆبوونەوەیکی زۆر ئیجابی بوو، یعنی زۆر بەڕێژکاوی بەیەکەوە قسەیان کردووە. هەنی یەکرم دوانە دەمچکەی بەیەکەوە بیانێ لە یەک دوو حرەکەی یەک لە دوایەک لە ماوەی هەفتەیەکە ئەو زۆر خۆشببین بوو، منیش خۆم زۆر خۆشببین. وتارێکی هەبوو لە مەراسیمەکەی قەلاچۆلان، ئەم وتارەی بردە ناوڕۆژ کۆبوونەوەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان یاخود پەیامی تر هەبووە، پەیامی ودی هەبووە. خۆی زانی چییە؟ ناوڕۆژی وتارەکەی کاک نێچیروان مەسەجە عامەکەیە، جا بەڕێی من ئەوە چەترەکەیە، ئەوەی کە هەمووی کۆکاتەوە. ئیتر وردەکاری لێرە قسەیەکە و لای فڵان حیزب شتێکی تر و چکە تۆ زانی ئەمە حیزبی جیاوازین. لەوانەیە مەسەلەن هەندێ بڵێن ئینتیباع لای کۆمەڵی ئیسلامی دروست بوو بێ کە لای یەکگرتوو نەبێ، لای یەکگرتوو هەبێ لای شێتی نەبێ، لای شێتی هەبێ لای پارتی نەبێ. جا بۆیە هەڵبەت سەردانی بزوتنەوەی گۆڕانی شکرمە لە پێشەکە وە بزوتنەوەی گۆڕان وە بزوتنەوەی گۆڕان من بیرم چۆ داوای لێبوردن نەکەم ئەو بیری خستمەوە. بەڵام بەگشتی کاک نێچیروان زۆر خۆشببین بوو و من تەسەورەکەم ئەو وتارەی کە پێشکەشی کرد مەسجێکی زۆر ڕوون بوو، هەم بە دەرەجەی یەک بۆ ئادرسی ئێمە یەشێتی ئەنجا لایەنە سیاسەکانی تر ئەنجا خەڵکی کوردستان. زۆر باشە. ئەو سەردانەکەی کاک نێچیروان بۆ جگە لە مەراسیمەکەی قەلاچۆلان بۆ لای هێزوو لایەنە سیاسەکان بۆ لای بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی بە وەکو زۆر هین بیڵێن بەتامی سەرۆکی هەرێم بوو یاخود لە تەفاسیلا وەکو پارتیەکیش خۆی پەیامی پارتیشی پێ بوو. نازانین چۆنە خۆی بە قەنەعەتی من یعنی قەنەعەتی هی کاک نێچیروان خۆشی وایە وا تەسەورەکەم قووەتی سەردانەکەی کاک نێچیروان لەوایە بوو کە سەرۆکی هەرێم هاتووە بۆ شاری سلێمانی. سەرۆکی هەرێم سوێن دەخوات کە یەکڕزی بپارێزێ، یعنی ئەگەر لایەنە سیاسیەکان دروستکەوتە بینیانەوە ئەم دەوری کۆکەرەوەیەک حەکەمێک شتێک لەو بابەتە ببینێ، نابێت بچێتە سەنگەری حیزبەکەی خۆیەوە. ئەمەی ئەمڕۆ کاک نێچیروان پیشانیە ئوسوڵی وەتەکێتی دەوڵەتمەداریە کە ئینسانێکی سیاسی توانای ئەوە هەیە کە مەسافە لە حیزبی خۆی وەرگێ لە پێناو بەرژەوەندی گشتیا و هەمویان بە یەک مەسافە سیر بکات، بە یەک مەسافە دوور بێ لەیان. خۆی قووەتەکە لەوایە بۆ ئەمڕۆ بە قەنەعەتی من. باش لە وتارەکەیە زۆر باسی عراقی کرد، مەسجی زۆر تیا بوو بۆ عراق بۆ لایەنەکانی عراق هەتا لە مەسلەی پێشمەرگە کە لە چوارچەوەی هەیە مەنزومەی عراقیە بێ دیفاعی عراقیە بێ، مەسلەی سەروەتی نیشتیمانی، مەسلەی دەستور، کۆمەڵێک لەو بابەتە. ئەمە تێڕوانینێکی شۆ ئاسای سەرۆکایەتی هەرێمە یاخود تەواو پارتیویەکێتی بێ بگەنە و قەنەعەتەکە عمقی استراتیژی بەغدا و لەگەڵ بەغدا بکەونە مامەڵە لە مەودوا بە جیاواز وەکو هەرێمی کوردستان نەگۆگێکێتی و پارتی. بەڵێ خۆی ئەزین چۆنە ئەمە من با ڕاستیەکەی بێڵم ئەوەی کاک نێچیروان ئیکات شۆ نییە، ئەو مەبدەع نەمە بەستم مەسجەکە بۆ ئەوان نەک لە ئەوی ئەوەش مەبدەع، ئەو مەسجە ئەو مەسجێکی مەبدەئیە. یعنی ئەمە ضرب و تەقسیمێکی زۆر ئاسانە، ضرب و تەقسیمێکی سیاسیە کە من تەسەورەکەم زۆر کەسی تریش بیبینێ لە ناو حیزبەکانە بە ئێمەشەوە. بەڵام ئەمە دەربڕینێکی واقع بینانەیە کە ئێمە ئەبێ لە دووشت هەیە تێبگەین، یعنی ئەبێ عێراقەکان لەوە تێبگەن ئێرە سویسرانیە. بۆیە مەسلەی زۆرینە و کەمینە و ئەمانە لە زۆر وڵاتی نەک شەرقی ئەوسەد جیهانی سێهەم بەو هەموو تەجروبەی کە هیانە و دەوڵەتیشن هێشتا جێگیر نەبوو. چۆن نەتوانی لە عێراقێکی ناسە قامگیرە تۆ باسی زۆرینە و کەمینە بکەی؟ ئەوەی بەغا ئەمەی خۆمان کاک نێچیروان زۆر بە سەراحەت پێمانەڵێت بە زمانێکی مەدەنی، هەڵێ کاچی خۆم
خەڵکی کوردستان ئەگەر ئێمە ئەمانەوێت بە قووەتەوە لە بەغا مەعاملە بکەین و سەودای سیاسی بکەین ئەبێ جارێ ناو ماڵی خۆمان کۆ کردبێتەوە و بەیەکەوە گەیشتبینێتە ئەو ئەجندایی کە من زۆر جار لەم بەرنامەی جەنابتە باسم کردووە ئەجندایشی مشتەرەکی نیشتیمانی بۆ هەرێمی کوردستان بەیەکەوە نەک بە تەنیا ئەوەیە مەسەلەن لەماوەی ڕابردوودا زۆر ڕەخنە لەوە ژیرا هەتا تەنانەت لەگەڵ بەرنمەکانیشم لەگەڵ جەنابتا لەو فترەیە کە یەکێتی و پارتی لە منافەسەی پۆستا بوونیانی لە سەرۆکی کۆمار پێت وایە هەم پارتی هەم یەکێتی گەیشتنەوە قەناعەتی کە ئیعادە نەزەڕێ بکەن لەسەرەوەی کە لە گەڕی داهاتوە ئەگەر هەنگاوێک هەبێ بۆ پێکەنانی دوو سەرۆکایەتەکەی تر هەنگاوەکەیان بێکەوە بێ لەگەڵ لایەنەکانی تریشە هین ئاخر کاکزانە خۆی با بپرسین ئایا ئێمە شێتی چۆیسی ترمان هەیە نییە هیچ چۆیسی تر نییە ئێمە وێشێتی ئەبێ بەیەکەوە دابنیشی من ناوینانم تەنازول ئەڵێم لێک تێگەیشترمان هەبێ بۆ بۆچوونی یەکتری یعنی شتێک لە من و شتێک لە تۆ هەنگاوەرە پێشەوە منش هەنگاوێم جاری وایە من ناچارم دوو هەنگاو بێم جا قەیچێکە من ئەوەشت لێ قوبوڵەکەم ئەگەر ئێستا لە ئەسنایم قسانی من نابڵێ ئێخۆ پارتی ئەو پشتی شێری بەرەکەوێت لە بەروی سەرۆکایەتی هەرێم لەوە سەرۆکی حکوومەتەوە جێگری سەرۆکی پەرلەمان نەزە ئەوە ڕاستە ئەوە ڕاستە بۆیە ئێمە و یەکێتی هیچ چۆیسێکی ترمان نییە جگەلەوەی کە بێکەوە دابنیشین هیچ شتێک تەنازول نییە و ئێستا شتێکی تریش ڕوویاوە یعنی دیارە کە ئینسان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کێ قسە بکە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی سەرۆکی خۆیەتی ئەوەی ئەمڕۆ کاک سیروانی شوتی مەسەلەن کە بە خێراتنی کاک بافڵی کرد وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە تەنها بیر و بۆچوونی خودی کاک نەسیروانە یاخود قەناعەتی پارتی کە ئەمری واقع و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاخر سەیریکە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری یابێ کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئیتر ئێمە بە چ حەقێک دانیشین تعلیقمان هەبێ لەسەرەوەی بۆچی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە چۆن ئەو حەقە بە خۆمانێن وەکو پارتی نەخێر ئەوەی جەنابی کاک نەسیروان کە مەسەلەن لە دیمانەیەکی چەند ڕۆژی ڕابردووی کاک فازڵەوە وتی مەسەلە بێ یەکێتی یەکلا کاتەوە مەسەلەن بەڵام کاک نەسیروان پێش یەکێتیەکان بڕیاری داوتی بەخێراتنی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە آخر حتمما یەکێتی خۆشی بڕیاری یاوە کە کاک ئەمری واقع وەنیە ئەزانی چۆنە ئێمە ئەمە ئیشی ئاسان کردووە لەبەروی ئێستا ئەگەر ئێمە گریمان جایشتر گریمان بە بیانوو بوو بین کە لەگەڵ چێ قسە بکەین لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا زانین لەگەڵ چێ قسە بکەین ئێستا زۆر ئاسانە زۆر ئاسانترە اینجا ئەوەی کاک نەسیروان کە وەکو سەرۆکی هەرێم ئەگەر سەرۆکی هەرێم ئایندان بۆیە بنێ کە پێگەیشی قانونی هەیە ئەگەر ئەو دان بۆیە ببنێ کە کاک بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە مەسجێکە بۆ هەموو حیزبەکان بۆ یەکێتی خۆشی بڕیاریاوە بۆیە بۆ دانیشتەکانی داهاتوو بۆ مفاوزاتی داهاتوو زۆر ئاسانە بێ ئینسان ئەزانێ لەگەڵ چێ قسە بکە لەگەڵ شوێک لای کات لەگەڵ شێک لای کات یانی ئەو فرەچۆخایی کانێ جارگلەی هەبوو لە یەکێتی کە فرێشۆخایی هەیە و هەر کەسێک خۆی بەش دەزانێ کەەوە خراپە بۆ هەموو حیزبێکی سیاسی بۆ پارتیش خراپەوە بۆ یەکگرتوش و بۆ ئەمە بێ بەڕێی پارتیش ئاوا سەیرەکە وەکو هەمان قسەکە پارتی ڕێز ئەگرێت لە ئیرادەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان چێ بە سەرۆکی خۆی بزانێ ئەوە پارتیش معاملە لەگەڵ ئەو کەساکە بیر بە جارێک گرفتی موچە بوو پرسیاری ئەوم لێ کردی وتم کاگاری ئەگەر بۆ یەکێتی و پارتی ناتوانن کێشەی موچە چارەسەرکردن حکومەت ناتوانێت وتت یەکێتی و پارتی بیانەوێ ئەتوانن موچە بدەن ئارام تەبابن ئەتوانن کاک فازڵ میرانیش کە مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستانە هەمان بۆچوونی جەنابتی تەکید کردەوە ئێستا خەڵک لە ژیانی خۆی ئەپرسێ ئێستا مەسەلەن خەڵکێک موچەخۆر خانە نشینێک فەرمانبەرێک مامۆستایەک تا دوای ئەڵێ ئەوانە هیچی بە من جیرفانی من ئەمە
کاریگەری ئەبێ لەسەر موچە و بژێوی خەڵکو تەنانەت بازاڕیش تەنانەت بۆ کەسێک کە عربانەیەکی لە ففرۆشی هەیە بەتەشید ئەوە تەسیری ئەبێت ئەگەر ئەم قسەی من تەسیریشی هەبێ بۆ بینەرە بە ڕێزەکانی ئەم کەناڵە خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی ئەم دەڤەری خۆمان ینی ئەم دی تێگەڵە ئەبێت دوعا بکەن بینی پارتیوشێتی باش بێت ئەم پرۆسەسەی ئیجابی کە دەستی پێ کردووە بەردەوام بێت با ڕاستەیەکی دروست ئەمەی کە خەریکە جۆ لەو کەسانە نەگرن کە نیازیان هەیە بینی پارتیوشێتی تێک بچێ بۆی خۆیان قازاز بکەن مەسلحەتی شخصیان لەوەیە کە بینی پارتیوشێتی تێک بچێ ئیتر ئەمە چه حیزبی سیاسیە حرەکەی سیاسیە هی کوردستانی عێراقە هی دەرەوەی کوردستانی عێراقە هی هەر شوێنێکە خەڵکی کوردستان لە زاخۆ تا خانەقینەبێ بە ئاگابن لەو ڕاستیەی بۆ ئەوەی وەزعی هەرێمی کوردستان بۆی وەزعی بازار بۆی وەزعی سەقامگیری ئەمنی باش بێت ئەبێ بینی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان باش بێت نەک تەسلیمی ئیرادە یەکتری بین بەڵام باش بێت بە یەکەوە بە تەبایی لەگەڵ لایەنە سیاسەکانی تر حکومڕانی بکەین لەم وڵاتە بۆیە هیوادارم یعنی من جایکتر ئێڵێمەوە هیوادارم خەڵکی کوردستان و بە تایبەتی ئەم دەڤەرە جۆ لە هەنێ پرۆپاگەندەی پۆپۆلیستی ئەم و ئەو نەگرن و بە ئاواتی نەخوازن بینی پارتیوێشێتی بەرەو خراپی بچێ ئەبێ ئەم هەنگاو ئیجابیانی کە هەفتەی ڕابردوو هەردوو بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ناویانە ئەمەی ئەمڕۆ هی بەڕێز سەرۆکی هەرێم ئەمانەشتی زۆر زۆر باش و ئیجابین سەرکەوتنی ئەم پرۆسێسە خۆشببختی خەڵک ئەهێنێتە کایەوە سەقامگیری ئەهێنێتە کایەوە بەردەوامی موچە ئەهێنێتە کایەوە مەجای چاکسازی زیاترەکات ئەوەیە من پرسیارێک ئەمڕۆ کۆمەڵێک بۆ چوون هەبوو مەسەلەن یەکێتی و پارتی دووبارە لەسەر کۆمەڵێک کێشەی شخصی یان داهاتی حزبیش ینی دەستکەوتی حزبی ئەبێ بگەنە ڕێکەوتن نەوەکو لەسەر گشتی لە بری یەکێتی ژەو پرسیارە لە تۆ کە مەکو سەرکردایەتێکی پارتی ڕێکەوتنی یەکێتی و پارتی لێک نزیک بوونەوەی یەکێتی و پارتی لەسەر دەستکەوتە شخصیەکانە یاخود لەسەر دەستکەوتە عامەکانی هەرێمی کوردستانە ئەگەر نزیک بوونەوەی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەستکەوتی حیزبی و شخصی بێ تاریخ ئەمانکە بە پەندی زەمانە ئەین ڕسوا ئەبین هیچ ئینسانێکی سیاسی عاقڵ خۆی ڕسوا ناکە بە قەناعەتی من زۆر باش ئەمڕۆ یان لە هەفتەی ڕابردووەوە بۆ ئەمڕۆ چی سڕایەوە مەسەلەن ئەوەی کە خەڵک لێ ئەترسا لانی کەمەکە دەریشینە ئەبڕی لێ ئەترسا لە ناخی خۆیەوە مەسەلەی دوو ئیدارەی شەڕ و پارچە پارچەی و ئەمانە ئەنی ئەمانە دیلێت بوون ئەمانە دیلیت نەبوون بەڵام ئەگەر 15 ڕۆژ لەوە پێش ئەو مەترسیانی کە تۆ ناوە بردن مەجالەکەی یا خەتەرەکەی لە سانەوەت بوو بێ ئێستا بۆ بە هەفتە بەڵام ماون ئەجا بۆیە سەیریکە خۆمە سحر نییە ئەمە پرۆسێسە دروست مهمترین هەنگاو ئەوەیە کە لە نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم شەڕێ ئەعلامیە بێ معنایە ئەگەر نەڵێم بە تاواتی سڕاوەتەوە زۆر کاڵ و تەنک بووەتەوە لە هەفتەکانی داهاتوو لەوش کەمترە بێتەوە لە داهاتوویشی نزیکە مەکتەبی سیاسی ئەمە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەکەوە دانیشن ئەگەر پێویستکە 100 جار دانیشن چونکە هیچ عیلاجی ترمان نییە دانیشن ئەم کێشانە ئێمە چارەسەرێکین کە هیچی کێشەی زۆر مهم و عجایب و غەرایب نییە بۆ هەموو ئەوانەی کە لە نێوانتانە هەیە لە ئێوە و یەکێتی ئەنی قابلی ئەوێ چارەسەر و هەرهەموویشتن دروست بێ هەر هەمووی چارەسەرەکرێ نە تەیارەیە نە شتێکی زۆر معقەدە نە مەسەلەیەکی ئایدۆلۆژی دوو یعنی ئەزانی وەکو چی وایە من ئێمە یەکێتی نێشێکمان لیبراڵ دیموکرات و ئەوەی تر سەلەفی جیهادیست بێ کە ئەم سەر و سەرەکە نێشێکمان کۆمۆنیستەوەی یەکی سەرمایەدار بێ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کێشانەی لە بینمانە کێشەی زۆر زۆر بەسیتن بەڕاستی بەس تۆزێک مڕونەت و ژۆگرتن لە یەکتری هەبێ نە تەیارەیە نە شتێکی زۆر زۆر قورسە نە معقەدە
دوو پرس بە دیاریکراوی تقریبان پرسی موچا بۆ ئەو مانگە ئەوەی لە کۆبوونەوەکەی بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت تا ڕادێک بۆ ئەو مانگە چارەسەر بۆ خۆیان مژدەیان داوە بە خەڵکە هەرچەندەوە مژدەنیە حقیقەتەوە بێ ینی ئەرکەوە بێ جێبەجێ بێ بەڵام لەو دۆخەیە بێ بڵێن مژدەیە ئەمە تا ڕادێک چارەسەر کراوە دوو پرسی تر ئەمێنێ پرسی سەرۆک کۆمارەوە پرسی یاسای هەڵبژاردن و هەموارکردنەوەی لەسەر ئەم دووە پارتی و یەکێتی ئەگەنێک یەکتر یاخود ئاسێ بێ لەسەر هەموو شتێک پارتی وشێتی هین ئەگەنەیەک بۆ نێتەکەوایە ئەزانی چۆنە جا چۆن ناتوانین نیەتمانوانە بێ ئەی ئێمە ناڵێن نیازمان خۆشبەختی خەڵکی کوردستانە ئەی ئێمە ناڵێن حەزمان لێ خەڵک خۆش گوزەران بێ خەڵکمان لێ ڕازی بێ خۆمان لێ ڕازیە ئەگەر ئەوە مەرامی ئێمەوەی شێتیە نە مەسلەی پۆستی سەرۆک کۆمار و نە مەسلەی قانونی هەڵبژاردن و کۆمیسیۆن چۆن بێ و چۆن نەبێ و ئەمانە یعنی ئەزانی چۆنە ئێمەوەی شێتی کۆپی یەکتری نین ئەگەر وا بووی نابوون بێ حەزب جیاوازیمان هەیە و هەر ئەژمێنێ بەڵام جیاوازیەکان نابێ ببنە هۆکاری درزی نێوانمان دوورکەوتنەوە لە یەکتری تێکدانی یەک ڕێزی نیشتیمانی ئەمەیان نابێت ڕووبا ئەوەی تر جیاوازی قەیچیەکەی تەبعاً جیاوازی ئێمە دوو حیزبی جیاوازی بەڵام بێمەوە سەر ئەسڵی یعنی مۆزوعی پرسیارەکەی تۆ هەردوو مۆزوعەکە هەم مەسەلەی سەرۆک کۆمار هەم مەسەلەی هینی هەڵبژاردن هەمووی قابلی عیلاجە قابلی عیلاجە بە شەرتێک کاکەزانە بە مڕوونەتەوە بە تەواضوعەوە لەگەڵ یەکتری دابنیشین جۆ لە یەکتری بگرین حساب بۆ یەکتری بکەین و مناقەشی مۆزوعەکان بکەین بۆی بگەین نەتیجە خۆ یانی تۆ چۆن ئەگەیتە نەتیجە ئەبێت دابنیشی بەیەکەوە ئەبێ مناقەشە بکەی ئەبێ جۆ لە یەکتری بگری ئەو کاتەگەیتە نەتیجە بە کۆبوونەوەیەک نابەسەڵ بۆ پارتی دموکراتی کوردستان دەرکەوت کە ئەگەر لەگەڵ یەکێتی و لایەنەکانی تر بێ لە بەغدا سەنجی کورد باشترە ئەگەر لێک تێگەیشتن هەبێنەوەک ئەو دوورە پەرێزیە بۆ هەرێمی کوردستان تهدی ئەی زیاتر و خۆشگوزەرانی زیاترە لەماوەی ڕابردووە ناجا مثلا من جارێکی تریژە و پرسیارم لە بەڕێزت کردی شتێکان هەمیشە گلەی ئەوەکەن کە پارتیەوێ هەموو شتێک بۆ خۆی ئەمە ڕێگە خۆت بیست بێت فەرمیژە بەڵێ ئەمە بۆ پارتی دەرکەوتوە لانی کەم ئەگەر ئەمە مەسەلەن ڕەنگە بەشێک بێ لە دەرگاکە لانی کەم سوچێکی دەرگاکە بکاتەوە نازانین چۆنە یعنی ئەگەر ئێمە ئەو ئینتیباعمان نابێت بە خەڵکی کوردستان یا بە کەوادری یەکێتی کە ئێمە هەموو شتەکانەمان لەژێ دەستی خۆمان نابێ جامە لوودبەرزیە ئەمە غرورە سیاست بە غرور و بە لوودبەرزی ناکرێت چکە ئێمە تەنیا سواری مەیدان نین خەڵکی تریشی تایە ئەوەشی کە ئەڵێ ئایا پارتی بۆی دەرکەوتووە کە یعنی ئێمە بێ بەیەکەوە بین نەک پارتی قەناعەتی من سیاسیەکانی ناوێشێتیش ئەو ڕاستیایی زانن ئەوانەیە گرتو کۆمەڵ و هی گۆڕان و سۆشیالیست و حزبی شوعیشی زانن کەس بە تاقی تەنیا سۆپەرمەن نییە ئێمە بەیەکەوە جوانین بەیەکەوە شتمان پێکرێ بەیەکەوە بە قووەتین چونکە ئەگەر ئێمە تاک بچین بۆ بەغا نەیاری ئەم نیشتیمانە ئەم هەرێمە هی ئەم میلەتە ئیسیفادە لە درزەکانی بینمانەکە فەرق تەسوت کە ئەزانی ئێمە جیاجین ئیسفادە لەوەکە ڕۆژی مەعاملە لەگەڵ تۆکە ڕۆژی لەگە منیەکە ڕۆژی لەگە ئەویەکە سوی ئیسفادە لە هەمووشمانەکات هەمووشمانە باتە سەر ئاو ئاویشمان نایەمان هێنێتەوە ئەوەی زەرەرەکە میلەتی کووردە بۆیە نەک پارتی هەموو لایەنە سیاسیەکان لەو ڕاستیە تێگەیشتون کە بە یەک ڕێزی نەبێت لە بەغا سەرکەوتن بۆ هەرێمی کوردستان بەدەست نایەت گرافیکە کرا بوو نازانم قسەی جەناب بوویان ناوتت نووسرا بوو کە کاگاریەڵێ باشە ئێمە زمانی فارسی ئەزانین ئێران بۆ بە زمانی موشک مامەڵەمان لەگەڵەکە وایە قسەی تۆ بوو باشە ئێستا زمانی کوردی هەمووی لە ناو خۆی بۆچی بە زمانی تەشیر و مهاتەرات مامەڵە لەگەڵ یەکترەکرێ هەمووی کوردیە ینی لە زاخۆ تا خانەقی نەموو یەکتر تێگا میلەتێک گەورەترین میلەتی سەر عەرزی بێ دەوڵەت بێ هیچ میلەتێک لە کورد گەورەتر نییە کە دەوڵەتی نەبێ میلەتێک نیشتیمانەکەی پارچە پارچە کرابێ هەموو کەسێکی لێ بێ بەعنتەر ئەستەم نییە لە ناو خۆیان ئاوا بێ ئەی نابێت ڕۆژێک ببیر لەو بکاتەوە
هەر بۆ خۆپارێزی بۆ شتێک نا بۆ خۆپارێزی بۆ پاراستنی سەروەری خاچی پیرۆزی کوردستان یان ڕەنگە هەر خەڵک بڵێ یەکێتی و پارتی متەرجیمیان پێویستە وەنیە هەرنە بەڕاستی متەرجیمیان پێویستە بزڵ هەردووکمان بە کوردیشی ڕەوانە توانین لەگە یەکتر قسە بکەین زۆر باشە کاگاری مەسلەی قسەکانی بلاس خارتوانە من زۆر لە بەرنامەکانم تەکیدی لەسەرەکە مەچکە ڕۆژەوی خەڵکە ینی بلاس خار دەماسێت و لەرە مەسەلەن بلاس خار چۆ لە ئەنجومەنی یاسایی جیسانە لە گەرلانەکانی هەرێمی کوردستان یەک نەبن ئەبێ بزانن قوارەکەیان ڕوو لە هەڵوەشانەوەیە ڕوو لە تێکچوونە ئەمە ترسی دروست کردو ینی ئەمە تێگەیشتنی دروست کردو لای پارتیویچێتی آخر کاک زانە خۆ پێویست ناکە ئینسان عەبقەری سیاسی بێ یا مەسەلەن یان بەڕاستی خۆیان ئەیزانن پێش بلاس خار با ئێستا ویستمەوە بڵێم ویستم قسەی تۆ بکەم خۆی ئەزانین چۆنە ئێمە پێویستمان بەوە نییە یعنی پلاسخارت یاکیشی تر بێ پێ ئەومان پێ بڵێ ئەگەر نەیزانین عیبەیەکی گەورەیە ئەگەر ئێمە نەزانین درزی نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئێمەویشێتی مەترسی دروزەکە لەسەر قوارەی هەرێمی کوردستان معناوی هیچ لە سیاست نازانین چۆن دروستی ناکە ئێمە پێویستمان بەوە نییە پێمان بڵێن ئێمە خۆمان نەیزە ینی ئەگەر نەیزانین عیبەوە یەک ئەگەر بیشی زین و هیچ نەکەین ئەوە هزار جار عیبە ئێکە ئێمە خۆمان هەست بەو خەتەرەکەین بەدیوێشترەوە پرسیارە بکەم کاگاری ینی بەڕاستی ئەڵێن هەموو جارێ ئەمریکا کە هۆشداریشیدا کەتنێکی بەدەستەوەیە یان لە تێوێ گرتوەکان کە هۆشداریشیدا کەتنێکی بەدەستەوە ینی ئەوان خۆیان پێشتر پلانێکیان بۆ داناوە بەڕاستی ئەوەی ئەوان ئێڵێن لە دڵسۆزیانە بۆ کورد وەرێمی کوردستان لە باشووری کوردستان یا خۆت بەڕاستی کەتنەکەیان بەدەستەوەی و ئەزانن کۆمەڵە سەرەداویان خوێندەوە چکە خۆتە زای مخابەراتی ئەمانە لە دڵی شەیتانی شایە ئەزانی کاکزانە مەسلەی لە سیاسەتا مەسلەی دڵسۆزی و ڕقوەمانە نییە عاتف نییە بۆیە ئەوان ینی خۆی حەقە ئێمە جوابین ئەوان سەیری شەرقی ئەوسە دەکەن سەیری مەساڵحی خۆیانەکەن لە شەرقی ئەوسەد لەسەر ئەساسی پاراستنی ئەو مەساڵحی خۆیان ئەو بەرژەوەندیانی خۆیانە سیاست داڕێژن حرکاکەن اینجا ئێمە بەشێکین لە مەسلحەتێکی عام ئێساوەکو چۆن بڵێن ئێران خۆی بەشێکە لە مەسلحەتێکی عام مەسەلا سعودیە مەسەلا بڵێن ئوردون تورکیا ئێمە ژۆکۆ وڵاتانە بەشێکین لە مەسلحەتی عام مەسلحەتی عام چییە لەم سەردەمی بڵین گلۆبالیزیشنە مەسەلەی وزە مەسەلەی خواردەمەنی مەسەلەی ئەمنی ئەمانە هەموو عالم پێویستی پێێتی یعنی تۆ ناتوانانی بڵێ من وڵاتێکم پێویستم بە وزە نییە وڵاتێکم پێویستم بە خواردن نییە وانە بۆیە ئێمە وەکو زنجیر بەستراوەوە بەیەکەوە ئەم زنجیرە مەساڵحی مشتەرەکە ئەوان سەیری مەساڵحی خۆیانەکەن لە وڵاتی ئێمە ئەزانن ئەگەر سەقامگیری هەرێمی کوردستان تێک بچێ بەرژەوەندیەوان تێکچێ وەکو چۆن ئێستا من و تۆ پێویستمان بە گەنمی بۆ نمونە ئۆکرانیایە ئەگەر وەزعی هی ئۆکرانیا تێک بچێ سعری گەنم بەرزە بێتەوە نان گرانە بێ لە بازار وەزعی من و تۆ خراپە بێ لێرە بۆیە ئەگەر ئێمە بڵێن حەزمان لێ کە شەڕەکە زوو کۆتایی بێ مەرز نییە لە بەرخاتری ئەوە بێ کە دڵمان بە مناڵ و بە پیر و بە گەنجی رووسیا و ئۆکرانیا ئەسووتێ زیاتر لە بەرەوەی کە نرخی نان بەرز نەبێتەوە ئەوە عینیشتە ئەوانە جاوا سەیرەکەن ئەگەر لە کاگاری پرسم مەترسەکانی ئێستەی سەرهەرێمی کوردستان لە ناوخۆ لە ئیقلیمی کامانن مەسەلەن بە خاڵ بۆم دیاریکەی کامانن مەسەلەن ئەو مەترسیانی کە خودی وەزیری پێشمەرگەش باسی کرد کە مەترسی لەسەر قواری هەرێمەیە ئەزانی گەورەترین مەترسی ئەوەیە کە دوان هەیە یەکیان دوو هەرێمیە زۆنی سەوز و زەرد بن بە دوو هەرێم یەکیان هەر قوارەکە نەمێنێ بەدیلێک بۆ ئێمەوەی شەتی بدۆزنەوە ئەمە نیەتی ئەقلیمیە ئەزانی چۆن ئەوان سەیری مەسلحە دەکەن مەسلحەتەکەیان لەوەیە ئەگەر تۆ نەتوانی مەساڵحی خۆت جووتکەی لەگەل لایەنی سێم وڵاتانی دەرەوەی خۆت هەم لە شەرقی ئەوسەد هەم لە دەرەوە هەم لە ئەوروپا و لە ئەمریکا ومانە ئەو ناچارە بیر لە بەدیل بکاتەوە لەوانەیە بەدیلی عەجایب دروست بێ یعنی من یەک نمونەت بۆێنمەوە سەری ئەفغانستانکە ئەو بەدیلەی کە هاتە شوێنی حکوومەتی ئەفغانستان یعنی تالیبان کە هات چێ ئەوە لێ ڕەخسان بۆی ئەوان بێن هەر خۆی غەرب نەبوو
ئەم هەموو کۆبنەوەی لە قەتەر کرا و لە شۆکرا شێ کردی ئەی غەرب لەگەڵی نەکردن ئەی دووەلی دایک و باوکی دیموکراسی نەیکرد ئەی ئەوە ناڵێن مافی ئینسان و مافی ئافرەت و مافی نازانم چی لە ژێر سێبەری حکومڕانی تاڵیبانە ممکن نییە بۆیە یعنی من کە ئەواڵێم مەبەستمەوە نییە حیزبێکی تازە پێگەیشتی بچووک بێنن و بیکەن بە شتیوانی ئەو مستحیلاتە هەر مستحیلاتە بەڵام بەدیلی عجایب و غەرب زۆر پێداگریەکە لەسەر مەساڵحی هی ئابووری خۆی مەسەلەن ئەو بەدیلە بۆ کوردستان مەسەلەن چی نزیکە بیدەنەوە دەست عراق ئەوە یەک بیدەنەوە دەست سەلەفی جیهادی ینی ئیسلامی تونڕە و ئەوە دوو ینی ئەوروپا بۆ شێوە تا ئەو ڕادەیە ئەگەر ئەوە لەگەڵ مەساڵحەکانی مطابق بێیکە ئەمریکا و ئەوروپا سەری ئەفغانستانکە چێ کردی بۆ هەرێمی کوردستانیش نزیکە نه ئەگەر بۆ چاوی ئێمە جوانترە لە خەڵکی ئەفغانستان ینی ئێمە چیمان مهمترە لەوان بڵێن وڵایی کورد ئەوەنگە چاوی جوانترە لە خەڵکی ئەفغانستان غەرب ئەوە ناکە غەرب سیاسە دەکە سیاست بە دوای بەرژەوەندی خۆی ئاگەڕێ بەرژەوەندیەکەی چۆنی پێویست کرد واکە باشە کاگاری ئێستا بینەوە سەر مەسەلەی یەکێکتر لە مەترسەکان کە بەغدایە مەسەلەن پێت وایە لە سیاسەکانی بەغدا لەسەر هەموو شتێک ئەگەر تەباش بن بەڵام لەسەر پوکانەوە یان نەهێشتنی قواری هەرێمی کوردستان هەندێک لە لایەنە شۆڤینیستەکانی ئەوێ هی بەغا ئەگەر لەسەر هەموو شتێک بسونە و شیع و تیارەکان هەمووی ئەوەی شۆڤینیستە ینی با پیا و بڵێن ئیجحاف نەکا بە حەقی عەرەب بەڵام ئەوانەی کە شۆڤینیستن لەسەر یەکشت متەفقن ئیتر شیع بێ سونە بێ چەپ بێ ڕاست بێ لیبراڵ بێ هەرچیەک بێ لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان فاکتۆرێکی ئیسعاجە ئەوان پێ ناڵێن هەرێمی کوردستان پێڵن شیمال العێراق بەڵێ ڕاستەوە ئەوە سەرەتاکانی نییە تەنها دەستبادان و ترسانێ کە مەسەلەوەی کە باسی نەوتەکەن باسی دەست بە سەرداگرتنی هەموویەوەیە دەستبادانە یاخود دەستی پێکردو نیەتەکەیان هەیە ئەو نیەتە هەیە بەڵام دەسەڵاتەکەی نییە یانی من لەسەر ئەوەی پێشووتر کەوتت تۆ تەسەورەکەیت مەسەلا بڵێن غەرب سەلەفی جیهادی مەسەلەفی جیهادی وەکو وتم لە سیاسەتە هین مەسلحەتە وڵاتێکی وەکو ئێران جمهوری ئیسلامیە ویلایەتی فقهی شیعەیە بەس عیلاقەی هەیە لەگەڵ کۆریای بەکوور بڕوان بەخوا نییە بۆچی لەبەری مەسلحەتی کۆماری ئیسلامی ئێران مەسلحەتی ئابووری لەگەڵ کۆریای باکوورە لەم خاڵانەیە لەگەڵ سینە مەسەلا هەتا ئیتیحادی سۆڤێتی ما بوو لەگەڵ ئیتیحادی سۆڤێتی هەبوو یخۆوان بڕوان بەخوا نەبوو بۆیە ئەمە مەساڵحە تۆ ناتوانانی بێ محکەمی جمهوری ئیسلامی ئێران بکەی بڵێ چۆن ئەچی معاملاکەی لەگەڵ بۆ نمونە لەگەڵ ئیتیحادی سۆڤێتی ئێکاکە ئەو لەوانەی پێویستی بە مەکائین هەبێ بە گەرمەکەی هەبێ بە نازانم چی هەبێ بە عکسیشەوە لەوانەیە ئەو پێویستی بە نەوتەکەی هەبێ بە غازەکەی هەبێ بەمانە ئەمە بەدۆبستێن و معاملەی سیاسیە ئەمە عیلاقەی بە عەطف و خۆشەویستی و ڕق ئەگەر ئەو پرسیارە بکە مەسەلەن سەلەفیەکان لە هەرێمی کوردستان ئەوەندە بەقوتن مەسەلەن ئەگەر بیر لەو شتێکی لەو بابەتە بکرێتەوە ئەگەر نیەتێکی شەیتانی هەبێ زۆر بە ئاسانی توانێت بە قوتی کە لە ماوەیەکی کورتە من با یەک نمونەت پێ بڵێم 2014 هەمومان ناوی داعشمان بیست بوو حتا مانجی یەک ئەی ئەگەر لێ بوو چۆن لە مانگی یەکەوە کە حرەکە دەستی پێکرد کە گەیشتە مانگی شەش بە شێوەیەکی گروپێکی بچووک لە سوریاوتیان هەرێمی کوردستانەکەی ئامانج وەکو خەلایی سەرەتانی یعنی شەست و قسوور چەکدار هەبوون لە ناو مووسڵە لە کەمتر لە 24 ساعاتە مووسڵ ئەنداژی کرد ئەگە لێتیان لێ هەو بۆیە ئەوە ینی everything is possible هەموو شتێک محتەمەلە بۆیە بێگەمان لە خۆمان بێ باش تەنها کۆبوونەوە بەسە یاخود کۆمەڵێکش بڕیاری عملی بڕیار بۆ بەکردارەکی کردنی پرسەکان لە ژیانی خەڵک باشکردن لە خۆڕێخستنەوە لە کۆمەڵێک لەو بابەتەی کە خەڵک بسە لەو ڕۆ سەرۆشێرم زۆر باسی لەوە کرد کە وەکو ڕجایەک وا بوو چەند جار تەکیدی کردەوە دیار بوو لە وتارەکەی لە پاراگرافەکانی هەر ئەوە ئەهاتەوە ینی ئەمە لە خۆوە نایەت یەکێتی و پارتی دەست لە بە حزبیکردنی هێزی پێشمەرگە هەڵگرن
بە متمانەوە لی بکشێنەوە با هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگە بێ یعنی ئەم بڕیارانە ئەگەر نەبنە کردارەچی بە خێرایی پێتوانە مەترسیەکان جدیترە بن ئەگەر پارتیوێکێتیش خۆیان بڵێن باشین وەزعمان باشە باڵێ ڕاستە ئەوەشی کە ئەڵێیت ئەمە گەر بەس قسە بێت بەس کۆبوونەوە بێنجا نەکرێ باشترە ئەبێ کۆبوونە نەتیجەی هەبێ ئەبێ لە پرۆسسێکە ئەوکو چۆن وتم وردە خەریکە ئەو شەڕی ئەلامی بینی ئێمە یشێتی زۆر کاڵ و تەنگە بێتەوە ئەمە لە پرۆسەیەکی کووردا بێ نەمێنێ ئەنج بچینە سەر هەنگاوی عملی چۆن ئەوە بێ بە هەنگاو بە هەنگاو ڕنگ باتەوە لە ژیانی خەڵکە ئەوەشی کە ئەڵێ سەرۆکی هەرێم باسی ئەوەی کردووە کە ئێمە نەچین هێزی پێشمەرگە و موسساتی تری حکومی بکەین بە حیزبی بە تەوەقوعی من تاوان بەیزنی کاگنەچیروان من تەوەقوعەکەم کاگنەچیروان ئەم قسانە ئەکات بۆ ئەوەی ڕۆژێک بێت ئێمە سەرقاپی ئەم منجەڵی 64 بنینەوە و دایخین بۆ هەتایە و نەچینەوە سەری بیر لە پڕی تازە لەگەڵ یەکتریا بکەینەوە داهاتوویەک بەیەکەوە نەک دژ بەیەک نەک بەڕق و چینە نەک بە دوژمنایەتی بە پێکەوە منافەسە یەکتریەکەی ناڵبژارنا چکەوە سونەتی حیزبایەتیە ڕخنە لە یەکتریەکرین بەڵام دوجار کە گەیشتە سەر مەسلەی هەرێمی کوردستان بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ پاراستنی سەروەری خاکە پیرۆزەکەی ئێمە و یەکێتی و لایەنەکانی تر ئەوانە خەتی سوور نابێتی پەڕێ ئەوەی ئەمڕۆ مەسەلەن لە کۆبنەوەکەی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی مەسەلەن باس کرا لە میدیاکان نازانین تەفاسیل چی بووە هەردووچیان باسییان لەوە کردووە بە سەرۆکی هەرێمیان وتووە کە ناومێدی خەڵک گەیشتۆتە ئاستێکی باڵا بێمتمانەی خەڵک خۆشت ڕەنگەوە بزانانی وچێتەکانی ژەوەڵەن کە میوانداریم کردوون لێرە بەڵام لای کاگاریە گەر چەند خاڵێک بژمێرێک کە بە خێراییەکێتی و پارتی چارەسەری کەنچکە لە دەست یەکگرتوو کۆمەڵانیە جارێن ڕاست یان گۆڕانی ژەگەر بەشداری حکوومەتە بەڵام ئەوی سوچێکی بەرەکەوێت ئەبێت چی بکرێت بە خێرایی کە بەڕاستی خەڵک بڵێ گۆڕانکاریە متمانەکە تۆزێک لانی کەم ئێمەویشێتی ئەبێ بە زووترین کات هین ئەجندای سلسلە کۆبنەوەاتی خۆمان لە ئاسی مەکتەبی سیاسی نەخواردتر ئەمە دابنی جامیان من قەنەعەتی شەخسیمە من نازانم مەکتەبی سیاسیەکەی من و مەکتەبی سیاسی چێتی لەگەڵ مەیانە ئەبێ ئەم عیلاقەیە شۆڕ بێتەوە بۆ خوارەوە لە ئاستی مەڵبەند و کۆمیتە ئەبێ زۆری احتیادی بێ مەسئول ناوچەیەکی پارتی بچێ بۆ کۆمیتەیە چای بخواتەوە یا مەسئول مەڵبەندێ بچێ بۆ لە قەشی پارتی لێ چای بخواتەوە ئەبێت لەسەر ئاستی حکوومەت ئێمەویشێتی هاوکاری جددی یەکتری بین بۆ ئەو مەسەلانەی کە عیلاقەی هەیە بە ژیان ڕۆژانەی خەڵکەوە وەکو کۆنتترۆلکردنی بازار وەکو نهێشتنی ئەو کەم و کوڕیانە و ئەو قاچاقچێتیانەی کە لە خاڵە سنووریەکان نەکرێن دابشکردنی موچە چارەسەرکردنەوەی مەسلەی دەرمان ئەمانە هەنگاوی عملین ئینجا شتە گەورەکان هێزی پێشمەرگە یەکەی هەفتا و هەشتا ئەمانە یعنی هەنگاو بە هەنگاو ئێمە بێ بڕۆین لەگەڵیا بۆی ئەو متمانەیە دروست بێت لە نێوان ئێمەویشێتی نیشتیمانی کوردستانە ئەبێ عەجەلەشی تیا بکەین ئەبێ ئێمەویشێتی زۆر عەجەلەی تیا بکەین لە بەرەوەی ئەوە هەنگاوەکان لە بەغا تۆ نازانی هەفتەیەکتر چەند بە خێرایی ئەڕوا ئەبێ ئێمە حازر بین بۆ هەموو گۆڕانکاریەک لە بەغا بەیەکەوە نەک بە تەنیا حتا ئەم لەحزەی کە بەرنامەی تیاکەین هیچ حازریەک هەیە من تەوەقوعەکەم هەیە بەڵێ ینی ئامادە سازێکێ بۆی ئەگەر لە پڕ شتێک ڕوویدا مەسەلەن ماوەی ڕابردووتیان ئەو هێزەی کە لە شنگالە بۆ بیرە نەوتەکان مەسەلەوتیان نزیکە بێتەوە لە خورمەڵا لە کۆمەڵک بابەتی تر و خەڵکی ژەبینی ڕێی چۆنە وانە حتا تەنانەت مەسەلەن ڕایشکارێکی مەکتەب سیاسی پارتی دوێنێ قسەیەکی کردوڵێ ئەبێت چەک هەڵگرین بوو بە تەنز مەسەلەن سەیری کە لێک دووریەکی زۆر هەیە لە نێوان خەڵکو و دەسەڵات یەکێتی و پارتی ئەمە پێتوانیە درزە گەورەکەیە یان نە ئامادەیە باڵێ ئەمە درزە گەورەکەی و ئەگەر ئێمە وێچێتی بە زووترین کات بە سلسلەیە کۆبوونەوە لە ئاسی مەکتەبی سیاسیە هەندێک ڕێکەوتن و نزیکبوونەوە لە ناومانە ڕوونەیە ئێمە لە بەردەم خەتەری زۆر گەوریان و 1-2 شانزەی ئۆکتۆبەری تر چاوەڕێمانەکە
یەکێتیەکان بۆ ئیستفزاز نابن کە لەو دۆخە لە 16 ئۆکتۆبر من بەسم یەکێتی نییە من کە باسی 16 ئۆکتۆبرێک لەبەرەوەی حەز ناکەم ئێستا بچینەوە سەر و مۆزوعە بەڵام دەرەنجامە بەڕێ من قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانێ مەبەستی من چییە ئەمە نەتەعنە نینەوەمانە نام بەسمەوە نیە بەڵام ئەڵێم ئەگەر بێت و ئێمە ئەوە نەکەین شتی خراپ چاوەڕێمانە دوا سەرنجی کاگاری دوا سەرنجی من ئەوەیە هیوادارم هەنگاوە خێرانە ئەم هەنگاوە خێرانە بە زووترین کات بچێتە بواری جێبەجێکردن و ئێمەش هەمومان و من تەوەقوعەکەم هەموو کاوادری دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خزمەتی ئەو پرۆسیایە کە لە نێوان ئێمەی شێتی بەرە و یەکڕێزی و تەباییمانە بە گفتوگوێکی ئەرێنی بوو سۆفت بوو بەڵێ هیواداری نیشێتی و پارتی و لایەنەکانی تریش وا بکەن سوپاس بۆ بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی هەڵاتچە سوپاس بۆ بەڕێزتان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەک ئەمانەتی خوای گەورە بن کوردستان لە ئەمانەتی خوای گەورەیە بێت سوپاس